بخير بين بونصل سيمي كونفرنس عيسات كالاستماني براو دسي با وكو قطابخانه كان ستيرلينك العراق و دشاري استماني كولوجي كان ساينس با لقال ها باش سرش كمان ك بيمانجا وانساني بريطاني وجيمس لقال سيتي انجلز لقال زانكوي كامبريدج بريطاني سيمين كونفرنس عيسات ناونشين سرشي كدوي زيتو الفايا امنويا ئێستا ناوەندەکانی خوێندنن لە زانکۆن و هەنگاوی دواتریان بۆ بازاری کارە و ئەم دانیشتنی ئەمڕۆ لەوە دەستی پێکرد کە بە ئەنجامدانی ڕاپرسیەک لە ناوشاری سلێمانی بە بەشداری 21 خوێندنگە لە ناحکومی و حکومیەکان تەوەریەکەمی دانیشتنەکەەوە بکە ئەنجامی ڕاپرسیەکە باسکرا من ئەوەی کە سەرنجی ڕاشەم بەڕاستی ئەم نەوەی زێت و ئەلفایە سێ شۆک لە ژیانیان دروست بووە و شۆک یەکەمەوەیە کە لە شەڕی ئەمریکا و عێراق ساڵی 2023 دومیان لێکەوتە داراییەکانی شەڕی داعش کە لە کوردستان دروست بوو کاریگەریەکانی لەسەر ئەوەیە و سێیمیشیان کۆڤید 19 کە ئەمیشەکەی لێکەوتەکان کە لەگەڵ ئەمنەوەی زێت کاریگەری لەسەر دروست کردەوە شێتری شەیە کە ئێمە لە ئەو پرسیارە ڕاپرسەکە کە کردمان لە ڕۆشنایی سێتەوەر خۆی دۆزیەوە ئەویژەوەیە کە نەوەی زێت چۆن بیر دەکاتەوە و چۆن ڕەفتار دەکەن و چاوەڕوانیان لە ئێمە چییە یان بەگشتی لە کەسەکانی چوادۆران چییە بۆ ئەوەی پێکدادانی نەوەکان دروست نەبێ پێویستمان بەوەیە کە ئێمە وەکو پەروەردەکار و وەکو مامۆستا پێویستمان بۆیە کە لێیان تێبگەین چۆن لێیان تێبگەین پێوە پرۆگرامی پەروەری دابنین و ئاراستەیان بکەین چونکە ئەگەر لێیان تێنەگەین ناتوانین ئاراستەیان بکەین جا تەوەریەکەم وەکو باس بکرد باسی توێژینەوەکە کرا باسی ڕاپرسیەکە کرا ئێستاش ئەو کەسانێک کە بانگەش کراون کەسانی پەروەردەین و لەسەر ئەوە کار دەکەن کە چۆن بتوانین ئەو لێکەوتانەی هەیە لەسەر ئەمنەوەیە چۆن ئاراستەیان بکەین و خۆی نەوەی زێت لە دایکبوانی بەگشتی ئەگەر پێناسێ بکەین لە دایکبوانی 1970 تاوەکو 2012 دەگرێتەوە نەوەی ئەلفا ئەو نەوەیە لە 2012 تاوەکو 2025 دەگرێتەوە ئیدی ئەم نەوەیە ئێستا وەکو باسم کرد هەنگاوی داوەتیان بۆ بازاری کارە کە ئێستا لە ناوەندەکانی خوێندن و زانکۆدان ئامانجەوەیە کە وەکو باسم کرد ئەوەیە کە ئێمە بۆی بتوانین پەروەردەیان بکەین ئاراستەیان بکەین سەرەتا پێویستە لێیان تێ بکەین کێشەکانیان دەستنیشان بکەین و ئەم ڕاپرسیەش یەک لە ئەوکانەوەیە کە بتوانین کێشەکانیان دەستنیشان بکەین ئێمە کە وەکو باس کرد 21 خوێندنگە بەشدارە ڕەنگە لە داهاتوو بتوانرێت ئەم لە ڕاپرسیە فراوانتر بکرێتن و شتێکتریشە بوو کە لە ڕاپرسیەکە ئاماژەی پێکراوەیە کە تایبەتمەندەکانی نەوەی زێت و ئەلفا لە کوردستان جیاوازە لەوەی کە لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتەکانی تر هەیە ئەمەش ئاماژەی بۆی کە کاریگەری ژینگەی لەسەر ئەم نەوەیە واتە ناتوانین بڵین ئەو نەوەی زێتەی کە لە ئەمریکا لە ئەوروپا هەیە هەمان نەوەی زێتە لە کوردستانیش هەیە ژینگەی کوردستان جیاوازە پێویستە کاتن لە بەپێی مەرجەکانی ئەو ژینگەیە هەڵیان بسەنجێنەوە